بني زيبي الشواربو زري قيدي ضلي تخال وقسەکەدەی سەر و کولتور و بەها و ژینگەی هەورامانن یان لاو هەورانیەکەوە جە ڕوانگەیەوە هەورامیەوە پێویش گرنگە و قسەکەدەی سەروی بابەتەیە پێویست پانەی کارۆکە ئێمە بەجە ڕەگ و ڕیشە و مێژوورە بلمێ پێی مێژوێەوە هەرە کۆنی چکە ڕوانگەی کە هەن جەلاو گەلە زاگرۆسیەکە و پێگاتە و هەورامی چ پسەیە بەشێکە کولتورە گەلە زاگرۆسیەکە ئانەما پەنەماچوە کە ڕوانگەیەوە ئەنیمیزمانە هەن ئەنێ ڕوانگەیەوان کە ئینسان و ئی جوگرافیایە کە بەگردی و پەنەش گەلە زاگرۆسیەکی ینی تەمام و سروشتی پسە بابەتەوە زینە تەماشەکەرە و هەرچی و جە ڕوانگە و ئینسانەوە ئی جوگرافیایەوە پسە مبارەکبیەی پسە چەمک و پیرۆزی ڕاستی تەماشەشەنەکەی ئەگەر سەرنج دەی جە هەورامانە ئەنی پرس و بیناسازی جە مێژوونە تا ئیسێچە کەم تافرە یاگەکانە تەمەنە ڕەبتش بۆ معریفەیەوان ڕەبتش بۆ ئاشنابی بە کولتور و زیهن و ڕۆحیەت و نەتەوەکەوێت و هەن هەر یاگەنە کە معریفە ئاگایی پە مێژوویە بۆ جەڕاسینە تا ئاستێەوە هەرە فرە ناوازە دروستکردەوە یانەی یان دەگایەکە چەندی سروشتی هارمۆنیە ینی مێوە و پێویستیەکە جە سروشتی کە وەرگیرێنێ ینی فرە گۆڕانکاریشان نامان ملارە بەڕاستی طبعا منطقە و هەورامانی مەبەستما چێشاجە وێ گونجنای چەنی تەبیعەتی چەنی سروشتی منطقەوە سەختە ئی منطقە سەختە ئەگەر معریفەوە خاص بە ئینسان و جوگرافیایە نەبوو ینی منەیە و زامنکردە و بژێوی ژیانی بەڕاستی فرەفرە ناڕەحەت بوو ینی جاری چانەهان پێی دروستکردە و تەڵانەوە زەحمەتیەوە فرەفرە ئینسان و هەورامی چەشتەنش تا ئانەی کە بەش و پێویستیەکە بێژ ئیتر سەوزکردە و دار و درەختی بویان بەروبووم و سەوزە و میوەهاتی بۆ دلێشەنە سەوزکار و پێینە ئیسفادەشانەکەرەوە و تەمام و ئاکەرەستایچە پێی کۆکردەوە بەروبوومەکە کە بەکار شاردێن دووبارە جە سروشتی وەرشگرتنێ پێین منە ئێمە چنگڵەمان چنگڵە پێی کۆکردەوە بەروبووم و ئابابەتا کە بەکارەمان جە داری بێن تۆ زەوێت زانی دماو مدەتێ زەمەنی گەرچەوە کە دروست کردیۆ جەبین مشۆ ئی چنگڵە کە دماو مدەتێ زەمەنی چەند ساڵەوە کە جەبین شێن نەبیێن بەگرفت پێی سەر و سروشتی چونکە جە پێگاتە وێش دروست کردیان بە بێ دەستکاری کردەی نەفاریان پێی مادێوەتەری پۆکەی کە جەبین مشۆ دووبارە بۆ بە خاک ئیشکالێتێش دروست نەکردن يبون أرانتي كم بيوالي من شريكي طماغي طابلك يخوش خالي من شريكي طمي طابلك يخوش